أيها الحفل الكريم، تحية فواحة. سیاسیەکانی عراق کە ساڵانێک کاریان لەگەڵ سەرۆک مام جەلالدا کردووە، ڕۆڵی سەرۆک مام جەلال لە پاراستنی بەرژەوەندیەکانی عراق و بەدیهێنانی ئاشتی و یەکڕیزی و دیموکراسیەت لە وڵاتەکەدا بەرز دەنرخێنن و بە سەرکردەی کۆکردنەوەی سەرجەم لایەنە عراقیەکان وەسفی دەکەن. بوفات هذه الشخصية المناضلة الصلبة ذو التاريخ الطويل في مقارعة الدكتاتورية وشريكنا المخلص في بناء العراق. حيدر عبادي سەرۆک وەزیرانی عراق لەبارەی سەرۆک مام جەلالەوە دەڵێت. سەرۆک مام جەلال جێدەستی دیارە لە بنیاتنانی عراقی نوێی دیموکراسدا و ڕۆڵی بەرچاوی هەبوو لە بەگشتدا چوونەوەی دیکتاتۆریەتدا. هەروەها دەڵێت هەردەم لە یادمانە کە سەرۆک مام جەلال گەلانی عراقی با چەپکە گوڵەکە دەشوبهاند. هەر بۆیە لەم ڕەوشە هەستیارەی ئێستادا پێویستمان بە عاقڵی و حکمەتی سەرۆک مام جەلال هەبوو. زملاء وأخوتنا في الاتحاد الوطني الكردستاني. العلاقة قبل سقوط النظام وفي هەروەها نوری مالکی جێگری سەرۆک کۆماری عراق دەڵێت پەیوەندی دۆستانم لەگەڵ سەرۆک مام جەلالدا هەبوو، پێکەوە چەندین قۆناغمان تێپەڕاند، خاوەن سنگێکی فراوان بوو، پەیوەندی فراوانی لەگەڵ هەموو عراقیەکاندا هەبوو. دەیتوانی ببێتە خاڵی کۆکردنەوەی هەموو لایەنەکان کە ئەوەش لە هەموو کەسێکدا بەدی ناکرێت. مالکی دەڵێت هەمیشە هەستم بە گرنگی پەیوەندیەکەم کردووە لەگەڵ مام جەلالدا و پێکەوە چەندین ئاستەنگمان تێپەڕاند. هەردەم جێ ڕێز بوو لای من و هیچ کاتێک کێشە لە نێوانمان دروست نەبووە. مالکی دەڵێت ئەگەر سەرۆک مام جەلال لە ناو کایی سیاسی ئەمڕۆدا بووایە هەرگیز ئەو قەیرانە ڕووی نەدەدا کە لە ئێستادا پێیدا تێپەڕ دەبین. هەروەها سەلیم جبوری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق لەبارەی سەرۆک مام جەلالەوە دەڵێت سەرۆک مام جەلال پیاوی دەوڵەت و سەرکردەی کۆکردنەوەی هەموو لایەنەکان بوو، بەلێ هاتووی خۆی هەموو لایەنەکانی کۆ دەکردەوە. دەڵێت ئەگەر سەرۆک مام جەلال لە کایی سیاسیدا بمایەتەوە ڕەوشەکە بەم شێوەی ئێستای لێ نەدەهات. عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی دەڵێت سەرۆک مام جەلال جێگەی شانازیە لە بنیاتنانی عراقێکی دیموکراسی یەکگرتوودا. هەروەها ڕۆڵ و کاریگەری سەرۆک مام جەلال لە بەرهەڵستی کردنی ڕژێمی دیکتاتۆری سەدام حوسێین وەبیر دەهێنێتەوە. في هذا اليوم الحزين نعزي أنفسنا. عادل عەبدولمەهدی سیاسەتمەداری ناسراوی عراق باس لە ڕۆڵی سەرۆک مام جەلال دەکات و دەڵێت سەرۆک مام جەلال کەسایەتیەکی گەورەیە کە چەندین بیر و پرەنسیپی نوێی چەسپاندووە. هەروەها مۆفەق ڕوبەیعی کەسایەتی سیاسی و ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق دەڵێت سەرۆک مام جەلال شۆڕژگێڕ و سیاسی و بیرمەندێکی گەورە بوو کە سەرجەم ژیانی بۆ خزمەتکردنی دۆسیەی عراق بەگشتی و گەلی کورد بە تایبەتی تەرخان کردو، لە دەستدانیشی بە زیانێکی گەورەدا دەنرێت بۆ سەرجەم عراقیەکان بە تایبەت لەم ڕۆژە سەختەی ناوچەکە بە شێوەیەکی گشتی پێدا تێپەڕ دەبێت. الأستاذ جعفري وكانت مناسبة طيبة لتبادل وجهات النظر حول ضرورة تشكيل حكومة شراكة حقيقية، وكانت الآراء متفقة بين الإخوان.